لە چلەی هاوین و لە گەرمایەکی بەتیندا هاوڵاتیان لە قەزای ڕەواندز و گوندەکانیدا کەمتر لە 5 کاتژمێر کارەبای نیشتیمانیان پێدەدرێ. هاوڵاتیان دەڵێن دەسەڵاتی ناوچەکە بە بێکارەبایی سزامان دەدات. بێکارەبایی وای کردووە هاوڵاتیانی ڕەواندز ئاوی ساردیان نەبێ بۆ خواردنەوە و ئاوی ماڵانیش کەمتر ببێ کە ئەمانە لە هاویناندا بە تایبەت پێداویستێکی سەرەچین. گەڕانەوە بۆ ساڵی 90ەکان و 80ەکان خەڵک ئەو هەموو مۆلیدە و هەڵا بەزم هێناوەتە دەرێ بڕۆ سەیری وەستاکانی مۆلیدەی کە بەبەر ناکەون لە ئەوەی کارەبا، یعنی ساعت 4 مەسەلەن کارەبە لەسەر دەکوژێتەوە منداڵی ساواتێ حیسابی ئەو شار مەسەلەن حیساب ناکرێ بۆ خەڵکی ئەو شارە بەڕاستی نازانم سەبەبی چییە کە ئەو شارە ڕۆژ بە ڕۆژ سزا درێ بەڕاستی لەلایەن دەسەڵاتدارانی ئەو شارە بەڕاستی. والله بەپێی پێویست نییە بەو گەرمای یعنی مەفروزە یعنی ڕەساوێ گوزەرانی خەڵکی بکەن لەبەرەوەی ستا خود دەزانی گەرمایە یعنی خەڵک چاوی ئەوەیە کە مەسەلەن ینی کەرەستە فێرنکەرەوەکان بەکاربینیت ناکرێت لەسەر ئیسابی پرۆژەی ڕووناچیکە بۆ سنتەری هەولێر و چەند شوێنێک دابینەکرێ قەزاکانی وەکو خەلیفان و ڕوانز و باڵەکایەتی بە تایبەتی مەسەلەن لە کارەبا نیشتیمانی بێ بەش بن و ئێستانێکە لە ڕواندز پێدانی کاتژمێرەکانی کارەبا کەمترە لە 5 کاتژمێر بەڕاستی ئەمە گرفتێکی گەورەی دروست کرد. سەبارەت بە کەمی کارەبای گوندەکانی سنووری ئیدارەی سۆران سەرپەرشتیاری ئیدارەکە داوای لە هاوڵاتیان کرد ئەم ماوەیەش خۆیان ڕابگرن تا ئەو کاتەی لە کۆتایی مانجینۆ پرۆژەی ڕووناچی دەگاتە سۆران و سەرەتاش لە گوندەکانەوە دەست پێ دەکەن و بە بەردەوام لە سەرخەتین بۆ ئەوەی بتوانین کێشەی کارەبا چارەسەر بکەین ئەوەی کە جێگای دڵخۆشیە ئەو بابەتی پرۆژەی ڕووناچی کە ئێستا دەستی پێ کردووە لە کۆتایی مانجینۆ دەگاتە سۆران و دەگاتە شوێنەکان کەش ئێمە داوامان کردووە لە گوندەکانەوە دەست پێ بکرێت چکە گوندەکان مۆلیدیان نیە هەڵ بدرێتن لە گوندەکان دەست پێ بگرێتن بەڵام ئەوەی کە ئێمە دەمانوێت ینی داوایان لێ بکەین کە تحملێکیان هەبێتن ئەو ئیشەڵڵا دوا هاوین دەبێتن کە ئێمە کێشەی کارەبامان دەبێتن بەڵام ئێمە لە مەعانەتیوان تێدەگەین و هەوڵی جدیش دەدەین ڕۆژانە لە سەرخەتی ڕۆژانە هەوڵ دەدەین کە ئەو بڕە کارەبای بە تایبەتی لۆ گوندەکان چکە مۆلیدیان نیە ئێمە هەوڵ دەکەین کارەبایان بۆ دابین بکەین. ساڵانە و لە وەرزی هاوین کارەبای نیشتیمانی کەم دەکات بە تایبەتی لەو گوندانەی کارەبای مۆلیدەیان نییە بەو هۆیشەوە هاوڵاتیان ژیانێکی سەخت بەڕێ دەکەن. ئەم ساڵیش بەهۆی پرۆژەی ڕووناچی کە لە شارە گەورەکان چووە بواری جێبەجێکردنەوە کارەبای گوند و قەزاکانی ئیدارەی سۆرانی بۆ خوار 5 کاتژمێر لە شەو و ڕۆژێکدا کەم کردەوە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای ڕەواندز.